دەمەوێت گفتوگۆی زیاتر بکەم لەگەڵ میوانەکەم دکتۆر حەکەم ئەم هەست شارەزا لە کاروباری ناوچەکە و پرسەنە و دەوڵەتیەکان لە تارانە. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. لە دوێنێ وام گوتانە دەبیستین کە بەڕێز ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران و وەزیری دەرەوە دەڵێن ئێمە هیچ بریکارێکمان نییە لە دەرەوەی ئێران. ئەمە گۆڕانکاریە لە سیاسەتی دەرەوەی ئێران؟ بەر لە هەموو شتێک سەڵاو لێەوە و بینەرانتان سروشتی بابەتەکە بەم شێوەیە ئێمە باسی وڵاتێک دەکەین. ئەم وڵاتە وڵاتێکی یەکلاکەرەوەیە لە ناوچەکەدا. ئێران پەیوەندی لەگەڵ وڵاتانی ناوچەکەدا هەیە و سەنگێکیشی هەیە و لەسەر ئاستی بەرەی مقاومەت هاوپەیمانی هەیە لە ڕووی کردداریەوە ئەوەی لە سووریا ڕوویدا بە گوێرەی ئەوەی کە وەزارەتی دەرەوەی ئێران ڕاگەیاندووە ئەمڕۆ ئەوان گوتیان ئێمە پەیوەندیمان هەبوو لەگەڵ ئەو گروپانێک کە دەستیان بەسەر سووریادا کردووە، بەڵام ئێستا هیچ پەیوەندیەکمان نییە جگە لەوەش پەیوەندی لەگەڵ ئەو گروپانە بەستراوە لەلایەن تورکیا لەبەر ئەوەی ئێران پەیوەندی زۆر باشی لەگەڵ تورکیا و لەگەڵ قەتەر هەیە. بۆیە پەیامی ناڕاستەوخۆشە بۆ لە نێوان هەردوولادا بە تایبەتی لە نێوان ئێران و دەسەڵاتدارە نوێیەکانی سووریا لەو پەیامانەدا ئاماژیان بەوە کردووە کە ئەگەر ئەوە هەیە پەیوەندی لە نێوان هەردوولادا ببەسترێت. بەڵام گرنگە ئەوە بڵێن تاکو ئەم ساتەش لەوەی پێوەستە بە سووریادا قۆناغی مەترسی تێنەپەڕێنراوە تاکو ئێستا سەقامگیری لە سووریا بەرقەرار نەبووە. ڕوونیە سووریا بەرەو کوێ دەچێت. ئایا توانە دەبێت بۆ ئەوەی کە جارێکی دیکە بتوانن سیستمێکی گەشتگیر دروست بکەن کە سیستمی دەوڵەت بێ، سیستمێک بتوانێت هەموو شتێک لە ئەستۆ بگرێت و دەسەڵاتی بەسەر شتەکان بسەپێنێت. لەبەرەوە وەکو دەزانن زیاتر لە 7 گروپی چەکداری ئیسلامی بەشداریان لە ڕووخانی ڕژێمی سووریا کردەوە. تاکو ئێستاش بە تەواوی ئۆپەراسیۆنێکی سەربازی نەبووە، پلانێکی ڕوونیش نەبووە تا بە گوێرەی ئەو پلانە ئەوان بتوانن ئەوەی ڕوویدا شتێک بۆ ڕوویدا، چونکە هیچ لۆژیکێکی تێدانێ بە دە ڕۆژ. بەڵام دکتۆر کۆمەڵگەی نێودەوڵەتی ینی بەبەردەوامی شاندە دیبلۆماسیەکانیان دەڕۆنە سووریا لەگەڵ سەرانی حکومڕانی نوێی سووریا گفتوگۆ دەکەن. ئەی ئەمە ناودەنێن چی؟ بابەتەکە بەم شێوەیە ئێمە ئەوە ناڵین کە پەیوەندی نەبووە، بەڵکو دەڵێ ئاراستە هەیە. زیاتر لە ئاراستەیەک هەیە تۆ دەتوانێت بیگریتە بەرامبەر بە ڕووداوەکانی سووریا. ئێمە دەڵێن هەندێک گروپی چەکدار هەن دەستیان بەسەر سووریا دەگرتووە، ئەمانە ئامانجێکیان هەیە. بەڵام تۆ ئەگەر پشکەکان دابش بکەیت لە نێوان ئەو لایەنەداوە وەزارەت و حکوومەت و دامەزراوەکان پێک بهێنیت، ئەو پرسیارە دەمێنێتەوە ئایا ئەم گروپە چەکدارانە یەک هەڵوێستیان دەمێنێتەوە؟ دواتر ئایا ئەم گروپە چەکدارانە کە هەمویان لە سەرچاوی جیاوازەوە هاتوون لە ڕووی باوەڕدا سەلەفیان تێدا ئیخوان و داعش و چەندین لایەنە دیکەشیان تێدا، بۆی ئەمانە هەر یەکیان لە شوێنێکی جیاواز هاتوون. بۆیە باش لەوە تێدەگەین بابەتەکە ئێستا کە من زۆر سەرنجی دەخەمە سەر ئەوەیە کە بۆچی ئێران ئێستا دەڵێت ئەمانەی ئەم گروپانەی بەرەی مقاومە کە یەک مەیدانیان پەیڕەو دەکرد یەکگرتووی مەیدانەکان، بۆ ئێستا ئێران دەڵێت ئەمانە بریکاری ئێمە نین؟ چی ئێران نین؟ بۆچی ئێران دەڵێت کە ئەوانە بریکاری ئێمە نین؟ بەڵێ من لەگەڵەوەدام ئێران بریکار نییە لە ناوچەکەدا. ئێران هاوپەیمانی هەیە، جیاوازی هەیە لەنێوان بریکار و هاوپەیمان. بەڵگەت چییە؟ کاتێک لە ئۆپەراسیۆنی تۆفانی ئەقسا نە ئێران نە حەزبوڵا نە هیچ کام لە لایەنەکان بەو شێوازە نەیان گوت کە ئێمە بریکاری ئێرانین و بەویستی خۆیان ئەو کاریان کرد. ئەوە یەمەنیەکان کردویانە لە ئامانزگرتنی کەشتەکانی ئیسرائیل بڕیارێکی سربەخۆ بۆ ئەوەی عێراقیەکان کردویان لە هێرشکردنە سەر ئیسرائیل بە هەمان شێوە بڕیارێکی سربەخۆ بۆ بڕیاری حەزبوڵا بڕیارێکی تەواو سەربەخۆ ئازادانە بۆ شتێک نییە بە ناوی بریکاری ئێران، بەڵکو ئەوەی هەیە هاوپەیمانە. بەڵام بۆچی ئەوەی ڕوودەدات ئەو زۆرە هاو ئاهەنگی هەبووە، بۆچی یەکگرتووی یاخود یەکانگیری بەرەکانی جەنگ بووە؟ ئەمە شتێکی سروشتە چونکە ئێران ئامانجی ئێرانیان لە ناوچەکە جێبەجێ نەدەکرد. لە بنەڕەتەوە یەکگرتووی هەڵوێست هەیە لە نێوان لایەنەکانی مقاومە. ئەمان هەمویان یەک هەڵوێستن. هەموو لایەنەکانی نێوبەرەی مقاومە ئیسلامی ئامانجیان ڕزگارکردنی فڵەستینە. ئەمە ڕوون و ئاشکرایە. مقاومە بەم شێوازە کار دەکات، پشتیوانی خەڵکی غەزە بکات. ئێران لەگەڵ مقاومە هەمان ئامانجیان هەیە، کەواتە لە ئامانجەکانیان بەیەک دەگەن، ئاجێندای خۆیان جێبەجێ دەکەن.
لەبەرچی لەبەرەوەی ئەجێندای ئەمان و ئێران دژبەر نییە و دژواز یەکتری نییە. کاتێک بە نمونە حەزب الله هێرشی کرایە سەر و ویسترا خاکی لوبنان داگیر بکرێت، ئێران پشتیوانی کردن. ئامانجی استراتیژی حەزب الله لوبنانیەکان بوون، بۆیە ئێران پشتیوانی کردن. دواتر ئامانجی ئێران پشتیوانیکردنی غەزە و فەڵەستینە. فەڵەستینیەکان دەیانەوێت غەزە ڕزگار بکەن، ئێران هەمان ئامانجی هەیە. بۆیە کاتێک بەرژەوەندەکان بە یەکتری دەگەن، واتای ئەوە نییە کە کەسێک ئەجێندای کەسێکی دیکە جێبەجێ دەکات. لەبەرەوەی زۆر جار لەوانەیە بەرژەوەندەکان لە نێوان دوژمنان یەکتری بگرنەوە. چی بگا بەوەی کە چەند لایەنێکی هاوپەیمان یاخود ئەوانەی دۆستن بەرژەوەندەکانیان یەک برێتەوە. دکتۆر ئێستا ئێران کێ بە هاوپەیمانی خۆی دەزانێت لەم گروپە چەکدارانە؟ تاکو ئەم ساتە هەموو لایەنەکانی بەرەی مقاومە هاوپەیمانی ئێرانن، هیچ جیاوازێک لەم سیاسەتە ڕووی نەداوە. حزب الله لە لوبنان، یەمەنیەکان، عراقیەکان، فەڵەستینەکان ئەمانە هەمویان هاوپەیمانی ئێران. ئێمە ئێستا چاوەڕێی واقعی سووریا دەکەین لەوەی بەچی دەگات. من ئاماژەم دەویست بە شتێک بکەم، ئەوەی لە سووریا ڕوودەدات ڕوون نییە. تۆ کاتێک هاوکێشەکان لە سووریا یەکلایی دەبوونەوە، ڕوون دەبێتەوە کە کام ئامانج لەگەڵ بنەما ئێرانیەکان یەک دەگرێتەوە، کامیان دەبن بە هاوپەیمان. لەبەر ئەوەی بێگومان ئێران هاوپەیمانی لە سووریا لە شوێنێک هەر دەبێت. لەبەرەوەی ئێمە باسی ئەوە دەکەین کە سووریا وڵاتێکە لەسەر جیاوازی پێکهاتە ژیاوەوە لە دژی ئیسرائیل بووە. ناکرێت دەوڵەتێکی لەو شێوەیە بە شەو ڕۆژێک بگۆڕێت و هەموو شتێک پێچەوانە بێتەوە. ئەمە سروشتی بابەتەکەیە. ڕاستە ئێستا بارودۆخێکەیە، بەڵام دوای نەمانی ئەم بارودۆخە، دوای با بڵێن ڕوونبوونەوەی ئەم تەمومژە و نەمانی ئەم بارودۆخە، کاتێک هزرەکە تەواو پێدەگات بە تەواوی تێدەگەنە سووریا چی دەگوزارێ و لایەنەکان ڕوون دەبنەوە. وەکو تێبینیەکی خێرش ئەم گروپانێک کە ئێستا لە سووریا هەن یەک ئامانجیان هەیە، بەڵام لە ئامانجی دیکە یەک ناگرنەوە جیاوازیان هەیە. جگەلەوەش پێکاتی جیاواز لە سووریا هەیە، کورد، دروز، عەلەویەکان، لایەنەکانی دیکە. ئەو لایەنە چەپڕەوانەی کە پێشتر لە سووریا هەبوون، ناسریەکان و ڕەوتە ئەڵمانیەکان، ئەمانە هەمویان لە سووریا ماوەن، بەڵام تاکو ئێستا ڕوون نییە لەکوێن. بۆیە لە ڕووی کردداریەوە ئەم لایەنانە و هەموو پێکاتەکانی نێوخاکی سووریاش دەتوانن ئێستا ئێران چاوەڕێی ئەوە دەکات کە ڕوون ببێتەوە لە سووریا بارودۆخەکە چۆن دەبێت ئەو کات بەو شێوەیە مامەڵە لەگەڵ سووریا دەکات. بەدڵنیاییەوە بەو شێوازە مامەڵە دەکات. لەبەرچی لەبەرەوەی ئێران ئامادەیە پەیوەندی لەگەڵ سووریا بنیاد بنێت لەسەر بنەمای ڕێزی هاوبەش و لەسەر بنەمای دۆستایەتی و ئەوان پێشتریش ئاماژە بەوە کاتم زۆر کەماوە. دەمەوێت یەک پرسیار بکەم لە دوای ئەوەی کە لە غەزە ڕوویدا، لە دوای ئەوەی کە لە لوبنان ڕوویدا و ئەوەی کە لە سووریا ڕوویدا، ئێستا ئێران لەگەڵ ئەو هاوپەیمانانی کە تۆ باسی دەکەی، بۆ نمونە لە یەمەن، لە عێراق، بە هەمان شێوە مامەڵە دەکەن، هەمان هاوپەیمانی لە نێوانیاندا دەمێنێتەوە؟ بەدڵنیاییەوە بەو شێوازە دەمێنێتەوە. چۆن بۆ هەروە دەبێت لەبەرەوەی تاکو ئێستاش ئێمە دەڵی ڕاستە ئیسرائیل هێرشی کردوتە سەر حزب الله و لوبنان لەوازی کردو، بەڵام ئەوان توانیویان ڕوبەڕووی داگیرکاری ئیسرائیل ببنەوە، توانیویانە ڕێگری لە فراوانخوازی ئەوان بکەن. بامان شەوە یەمەنی و عراقیەکان تاکو ئێستاش بەهێزن، مقاومە لە فەڵەستین تاکو ئێستاش بەهێزە. ئێران هەمان توانە بنەڕەتیەکانی ماون و کاتێک باسی هاوپەیمانی نێودەوڵەتی دەکەن وەکو رووسیا و چین و وڵاتانی دیکەش لەگەڵ ئێراندان. بۆی ئێمە باسی ئاسایشێکی پارچە پارچە بوو پەرتەوازە ناکەین، بەڵکو باسی ئاسایشێکی نێودەوڵەتی دەکەین. ئەمڕۆ کاتێک باسی بەرەی جەنگەکان دەکەین لە نێوان بەرەی ئەمریکا هاوپەیمانانی و بەرەی ڕووس و چینیا و لایەنەکانی دیکە، ئەم لایەنانە هەمویان ڕۆڵ لە ناوچەکەدا دەگرێت، گومانی تێدانیە دوای ڕوونبوونەوە دەردەکەن. سپاس دەکەم دکتۆر حەکەم ئەمهەس، شارەزا لە کاروباری ناوچەکە و پرسە نێودەوڵەتیەکان لە چارانەوە میوانمان بوویت.